سەردانەکەی ئەحمەد داودۆغڵو بۆ بەغدا و هەرێمی کوردستان خوێندنەوەی جیاوازی لەلایەن ڕۆشنبیران و چالاکوانانی سیاسی کەرکووکەوە بۆ دەکرێت و بە سەردانێکی بەرژەوەندی خوازانەی تورکیا ناو دەبرێت. دیارە بۆ هەر دەوڵەتێک گرینگە ئەگەر لە بابێکە بۆ دواوە بگەڕێتەوە ئەوە لە هەوڵی تر بدا. دیارە تورکیا دەیەوێت دوای ئەوەی کە پێشنیازەکانیان بۆ چوونە ناو هاوپەیمانی دژ بە داعش جێبەجێ نەکراوە، ئەمریکا جۆی پێنەدان و ئەمریکا ئیهمالی کردن، بەڕاستی دەیەوێت با بڵێن ڕۆڵی ناوچەیی خۆی ئیدامە پێ بدا و درێژەی پێ بدا. و لەلایەکی تریشەوە بەڕاستی بۆ ئێمەی گەلی کوردیش پرسیارە، چونکە تورکیا لە کاتی پێویست بەدەنگ گەلی کورد و بەدەنگ عێراق و بەدەنگ بەرامبەر کارەساتەکانی کە داعش بەسەری هێنا نەهات. بۆ ئێمەش پرسیارە ئێستا ئێمە چێ ئیسفادەیەک لە علاقاتی تورکیا ئەکەین. دیارە تورکیا وەک وڵاتێکی دراوسی عراق زۆرترین بەرژەوەندی بە تایبەتی لە هەرێمی کوردستانە لە ڕووی ئابوووریەوە، کەچی لە ئاستی دیبلۆماسی ئەمە ڕنگدانەوەی نەبوو وەک بینیمان لە دوای هاتنی داعش بە پشتیوانی لۆجستی و ئیداری و بێهەڵوێستی تورکیا بەرامبەر هەرێمی کوردستان وای کردووە کە دەبێت لەمە بە دوای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەدیل بگەڕێ بۆ تورکیاواتە پەیوەندێنە دەوڵەتەکانی گەورەتر کاتەوە. هاتنی ئەحمەد داودۆغڵۆ بۆ عێراق لە ئێستاە بۆ چنینەوەی بەرهەمە دیبلۆماسیەکانە لە دوای داعش، لەبەرەوە ئێستا لە ئێستاە داعش بەرەولاوازی ئەچێ و حکوومەتی عراقی و هەموو هێزە نێودەوڵەتەکان بە ئاراستەی دژایەتیکردنی داعش ئەچن، بۆیە ئەوەی کە جەختی لەسەر بکرێتەوە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەدیلی گونجاو بگەڕێت لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ ئەوەی تورکیا لەمە بەدووە فشار لەسەر هەرێمی کوردستان دروست نەکات. بە بڕای سەرکردەیەکی تورکمانیش سەردانەکەی وەغڵ و سەردانێکی درەنگ وەخت بووە بەو پێی شەڕی داعش پێویستی باڵوێستی کردداری تورکیا هەبووە. سیرەکەی پێش 5-6 مانگ داعش وەزعی زۆر بقوت بوو، وەزعی عێراق زۆر زەعیف بوو کە حکوومەت تشکیلی بوو، سید عیبادی ڕئیس وزەرا بوو، تەفاهم لەگەڵ هەرێمی کوردستان بوو، مەسەلەی نەوت حەل بوو بەدەست عادل عەبدولمەهدی وەزیر نەفت. اینجا ئەم عناسرە هەموو هێزی عێراق زیاتری کرد. ئەو دووەلە کە بە تەنیشتی عێراق بوو حیسابی عێراق نەی کرد لەگەڵ ئەوە و ئەمە و تەعاملی کرد، ئێستا حیساباتی عادەی کرد. خواست ویستی شەقامی کەرکووکیشەوەیە کە ئەنجامی سەردانەکە بەتەنا بووە بەرژەوەندی بازرگانی تورکیا نەکەوێتەوە، بەڵکو بۆ بەهێزکردنی لایەنی ئەمنی عێراق و باشوور و ڕۆژاوی کوردستانیش بکەوێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.